لەم ساڵانەی دواییدا لە هەرێمی کوردستان لێخوڕین و بەکارهێنانی ماتۆرسکیل زیادی کردووە و دەگوترێت بەو هۆیەشەوە کێشە و ڕووداوەکانی هاتوچۆ زیادیان کردووە. لە مەڵقەی دیوی شاراوە لەو بارەیەوە بەدوادا چوون دەکەین. شاری هەڵەبجە بە بەراورد بە شارەکانی دیکەی باشووری کوردستان دەگوترێت ژمارەیەکی زۆر ماتۆرسکیلی تێدایە. بۆیە لێرەوە بەدوادا چوونەکانمان دەست پێ دەکەین و دەمەوێت سەرەتا ڕای خەڵکی هەڵەبجە بزانم سەبارەت بە کێشەی زۆری ماتۆرسکیل لە شارەکەیان. ئەگەر باس لەوە بکەین چۆن بۆتە کێشە، چۆن لە هەموو شارەکانی تر کێشەیە، لە هەڵەبجەش بۆتە کێشە لەبەرەوەی خەڵک خراپ ماتۆڕ بەکارێنێ. مەسەلەن ناتوانێت بە شێوەیەکی تەندروست مامەڵە لەگەڵ ئەم هۆکاری گواستنەوەیە بکە. ئێرەش نزیکە لە ناوچەیەکی سنووریە، ڕەنگە خۆش دەستتر بێ بۆ ئەوەی زۆرترین ماتۆر هەم لە ڕێی قاچاق هەم لە ڕێی ڕسمیەوە بگاتە ئێرە. گرفتەکان ئەلەوان یعنی خراپ مامەڵەکردن لەگەڵ ئەم ئالێتە وای کردو کە بۆتە کێشە بۆ خەڵک. باشە پێت وایە دەستگا پەیوەندیدارەکان دۆرمونە پۆلیسی هاتوچۆ ڕێنمایی و سیستەمی تایبەتی نییە بۆ ئەوەی لێخوڕین و بەکارهێنانی ماتۆرسکیل ڕێک بکات لە نێو شارە یا ماتۆرسوارەکان کەم تەرخەمن لێرە کێشەکە لە کامیانە؟ خۆی من پێم وابێ خەریلەکە هەردوو تەرەفە. یەک هاتوچۆ ناتوانێت بە سیستماتیکی کامیشەیە، ناتوانێت مەسەرەن هۆشیاریەک بداتە سەرەوانی کە ئەم ماتۆرسکیلە بەکارێنن چۆن مامەڵەی لەگەڵاکەن. ئەمە یەک دووش زۆرینەی ئەوانەی مامەڵەت لەگەڵ ماتۆرسکلەکەن گەنجن، گەنجێکی تازە پێگەیشتون وەک هۆکارێکی گواستنەوە بۆ ڕایکردنی ئیشەکانیان بەکار نایانن. ئەوە زیاتر بۆ کات بەسەربردن بۆ نازانم چی پێ بڵێم بۆ ئەوە بەکارێنن. تۆ وەکو هاوشاریەک لە شاری هەڵەبجەیە پێت وایە قەدەغەکردنی ماتۆر لە نێو شارە کێشەکەی گەورەتر کردووە یاخود ئەمە چارەسەرە؟ من پێم وایە بێ بە شێوازێکی تر مەسەلەن چارەسەری کێشەکە بکڕێ، ینی بۆ شێوازەی کە سیستەمی بۆ ڕێک بکرێ و بەڕێوەبەرایەتی هاتوچۆ باشتر لەو مەسەلەیە بکۆڵێتەوە. چکە بە بڕوای من ئێستا هەر بۆ سەلامەتی خۆشیان ینی ئەوانەی کە ماتۆر بەکارێنن بەداخەوە ینی زۆرێک لە گەنجان و مێردناڵانی ئەم شارە بەهۆی ئەوەی کە بە شەوانە بەبێ لای بەسەر شەقامەکانە بە تایبەتی ڕێگە دوورەکانی دەرەوەی شاریش کە ئەپەرنەوە لە پڕ تووشی ڕووداوە بن یان سارێک لە دواوە لیانەیە، ینی مەرجێک نییە بۆ ئەوەی پیان بڵێن کاکە پێویستە ئێوە بەشەوە مەسەلەن لایت بەکاربێن بەبێ لایت لێ بڕێ ئەڕۆ. ینی زۆر خەڵکی ئەم شارە بەداخەوە ینی ڕۆڵەکان تیاچووە بۆ هۆیەوە. جاگەر بکرێ ینی شتەکە وای لێ بکرێ لێرە نەگیرێ و دواتر لە مرکزەکە بەربدرێ، یان وای لێ بکرێ کە ئەگەر قەرارە مەمنوع بێ هەر بە تەواوەتی مەمنوعی کە نێڵن بێتە ناوشار، نەک ڕێگەی فرۆشتنی پێ بدرێ و لەو لاشەوە بەکارهێنانی خەدەغە بێ. یعنی ئەوە ئەگەر بکرێ سیستەمەکە تۆکمە بکرێ وای لێ بکرێ کە ڕێک بخرێ بە شێوازێکی مەدەنیانە و شارستانیان. من زۆر پێی هەراسانم ئەو سیارەی و ئەو ماتۆڕەی ئەو شتەی حتا ئاگاتە تایەرەش دروستکراوە بۆ ڕفایەتی ژیانی ئینسان دروستکراوە، نەک بۆ ئیزعاجکردنی خەڵک. ئەوانەی کە خاوەن ئیشن و لە باخ و باخاتیان هەیە ئەمە ئەمە پێخۆشحاڵین ئیشی خۆیانی پێ بکەن، نەگەیەن لێرە کوونەکەنە ئەگزۆزەکەیان لەبەرەوەی دەنگی زیاتر بێ خەڵک ئیزعاجکەن ئەمە نابێ. تا و 15-20 ماتۆڕی تر مێشکی ئینسانەکەوێتە خوارەوە ئێکاکە برا خۆمە خەڵکی سراحەت دێوێ بۆ خەڵکی ئیزعاجکەم لەبەر چی هۆی سەبەبی ماوەی 4 ساڵە هێنانی ماتۆرسکیل بە بڕیارێکی بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێم قەدەغە کراوە. بەڵام هێنانی ماتۆرسکیل بە ڕێگەی جیاواز بۆ باشووری کوردستان هەر بەردەوامە. منیش دەمەوێت بزانم ئەم ماتۆرسکیلانە وێڕای قەدەغەکردنیان چۆن و لەکوێوە دەهێنرێنە شاری هەڵەبجە. بۆ ئەمە بەستا سەردانی یەکێک لە دوکانەکانی فرۆشتنی ماتۆرسکیل دەکەم و لەگەڵ خاوەنی دوکانەکە گفتوگۆ دەکەم. ئیسە سەرچاوەیە کە تجارەکان ڕووتیەکەن کەرکووکە، مەنەفێسی لەگەڵایە، مەنەفێسی جنوبی لەگەڵایە، ئەیسم ماتۆرم لایە مەنەفێسی بەسڕەیە، نووسرا بۆ بەڕێوەبەرایەتی مروری بەسڕە بە عەرەبی.
تێگەی نووسرا بۆ بەڕێبەرایەتی مروری کەرکووک هەر عەرەبیە ئەوان ئەیڵن بێت بەڵام هەرێمی کوردستان قەدەغی کردووە تێگەی ئەوان بۆ ئەوان کێشەی نیە دێ بەغاش کە لە بەغاش لە بەسرە لە کەرکووک ئەمانە کێشەی نیە تجارەکان ڕۆن ئەیە نست لێمان بەڵام لە 2011ەوە حکوومەتی هەرێم ڕقمی وەساندووە ژمارەکاتی وەساندووە ینی بەڕێبەرایەتی گومرگ ژمارەکاتی وەساندووە تکە بەڕێبەرایەتی گومرگ ژمارەکاتی نیان مروری ڕقمی نایەتی وەساندوێتی ئیتر جواب دێم ئیتر لە 2011ەوە خۆ ئەم وڵاتە بەبێ ماتۆڕ نایکرێ گەنج حەزی لە ماتۆڕە اینجا ماتۆڵ مۆدیل بە مۆدیل ئەگۆڕێ ساڵ بە ساڵ حەزیان لە مۆدیلی تازەیە دنیاکە دنیای پێشکەوتووە دنیای ئینتەرنێتە دنیای موبایلە ئەیسە من بە وایبەر لەگەڵ وڵاتانە قسەکەم بۆ ماتۆڕ مۆدیلەکانە بینم ئەیکڕم خەڵکیش حەزی لێگا چۆن حەز لە مۆدیلی سیارەکە حەزی لە مۆدیلی سیستەماتۆڕەکە ئەی ئێستا تۆ لێرە جۆرەها جۆری ماتۆرسکی لەداناوە نزیکی 50 بۆ 100 ماتۆڕە بێت بەڵێ تۆ ئەڵەی قەدەغەیە کڕین و فرۆشتی پیان دەهێنی بەڵێ. ئەی چۆنە ئەم دوکانی تۆ داناخنیان ناتانگرێن تا ئیستا ئینساریان بە نەکردوین ینی ماتۆڕەکانمان پێتەڵێم لە پێش 2011 ئاسایی بوو ڕقمی درایە ژمارەکاتی درایە ئەوانە کێشیان نەبوو ئێمە زۆربەی ماتۆڕەکانمان نیوەی ڕقەمە یا نیوەی بۆ نمونە زەراعیە یا نیوەی پاسکیلە بەعزێکیان هەر ئیجازەی ناوێت ئیجازە و مۆڵەتی ناوێت ینی ئەگەر حکومت بێ بڵێ ئەو ماتۆڕانەی کە قەدەغەن و گێردارن ئێمە لایەنە بن کێشەمان نییە بەڵام ناتوانێت کۆنتترۆلەکە من لای بم چەنەها سەرچاو پێڵم کە بە قاچاغەیە بە قاچاق و بەدزێنی یێنن لە وڵاتان چێن ئەوانە زیاترەوەی کە ئەو ماتۆڕانە ئەکەن گەنجە بوون گەنجە گەنجە تەمەنیان لە دەوری چەند بۆچە لە 16 بۆ 25 ئەتە دوای ئەوە خۆی جیل بەجیلە من لە 2023 تام لەم ئیشا جیلی ئەمساڵ ئەڕوا جیلێکی تازەتری حەزی لە ماتۆڕە تێگە منیانی خۆم یاومە تۆ لێگەگەر حکومەتی خۆمان نێڵ ئیشی ماتۆڕکە ئەم وڵاتە بەجێڵە چەنەها کەسیش هەیە من ئەمە ئیشەکەمە من لە وڵاتێکی سڵین و بۆێنم 1 ملیارد و 300 میلیۆن کەسن ئەکسەری ماڵیان ماتۆڕیان هەیە باش ئەم حکومەتە چۆن ناتوانێت کۆنتترۆلی ئەو هەموو ماتۆڕە بکە کۆنتترۆلی ئەو جادەوانە بکە حکوومەتی هەرێم بۆ 5 میلیۆن کەسە ناتوانێت کۆنتترۆلی ئەم ماتۆڕانە بکە ماتۆڕێک ئالوێت دەنگی زۆرە باشە ئەگەر ئەو گۆ لێ بوو ئەگەر ئەو ماتۆڕە ڕقمی هەبێ پلاکی هەبێ من خۆم خەبەرێمە بەڕێبەراتی مرۆڵم کاکە ئەو کەسە ئەکسەکەی بڕێەوە شارەکانی باشووری عێراق سەرچاوەی هێنانی ماتۆرسکیلن بۆ هەرێمی کوردستان لە شاری هەڵەبجەش جگە لەو ڕێگەیە بە ڕێگەی قاچاق و لە سنووری ڕۆژەڵاتی کوردستانەوە ماتۆرسکیل هاوردەی باشووری کوردستان دەکرێت لە شاری هەڵەبجە هاتوینەتە سەر دەریاچەی سیروان ئەم بەلەمەی کە من لە سەری ڕاوەستاوم خەڵکی ئەم سنوورە باس لەوە دەکەن کە بەم بەلەمانە دەچنە ئەو بەر کە دەکەوێتە سنووری ڕۆژەڵاتی کوردستان لە نزیک شاری جوان ڕۆ دەکات لەوێەوە بە شێوەی قاچاق ماتۆرسکیل دەهێننەوە بەم بەلەمانە دەیپەڕێنەوە بۆ باشووری کوردستان لە سنووری شاری هەڵەبجە ئەم هاتوچۆیە کە ئەکرێت واهێنانی ماتۆرسکیل لە ڕۆژەڵاتی کوردستان بۆ باشووری کوردستان بۆ شاری هەڵەبجە بە شێوەی قاچاغە و دوور لە چاوی هێزە ئەمنیەکانەکرێت دەنا وەکو خەڵکی ناوچەکە باسیەکەن هێزە ئەمنیەکان ڕۆژانە لێرە ئەگەر ئەو کارانە ببینن ئەو خەڵکانی کە ئەو کارە دەکەن دەستگیریان دەکەن و جگە لەوەش ئەو ماتۆڕانەی کە دووبارە لە شاری هەڵەبجەیە بڵاوەکرێنەوە یاخود کڕین و فرۆشتنیان پێکرێت دووبارە هێزە ئەمنیەکانیش ئەگەر هەر حاڵەتێکی لەو جۆرە ببینن دەستگیر دەکرێن چونکە وەکو دەگوترێت ئەم کارە کە ماتۆرسکیل لە ڕۆژەڵاتی کوردستانەوە دەهێنن ئەو ماتۆرسکیلانە لەوێ زۆرترینیان دزراون و لێرە ساغ دەکرێنەوە بە پارێکی کەم دەفرۆشتێن بۆیە هێزە ئەمنیەکان ڕێ لەم کارە دەگرن و سزای ئەو کەسانەیەن کە ئەو کارش دەکەن بە هەر شەقام و کوچە و کۆڵانێکی هەڵەبجەدا گوزەر بکەیت ماتۆرسکیلەکان دەبینیت و وەک خەڵکی شارەکەش دەڵێن بە دەنگە بێزارکەرەکەیان هەراسان دەبیت بەشی هەرە زۆری ماتۆر سوارەکان بێگوێدانە مەرجەکانی سەلامەتی و ڕێنمایەکانی هاتوچۆ ماتۆرسکیلەکانیان لێ دەخڕن کە ڕەنگە ئەمە لە دیارترین کێشەی ماتۆرسکیلەکان بێت هەر بۆیە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆی هەڵەبجە لە زاری وتەبێژەکەیەوە ڕای دەگەێنێت کە ساڵانە نزیکەی 1000 ماتۆرسکیل دەست بەسەر دەکەن ئەم ماتۆڕانەی کە دەستی بەسەرا گیرا و
لە بەردەستمانایە هەمووی حەجمی ماتۆڕەکانیان 125 سیسی و بەرەو سەرتریشی تایە تۆمار نەکراون هۆکاری دەست بە سراگرتنەکانیان شۆفێرەکانیان مۆڵەتی شۆفێریان نییە پەیڕەوی یاسا و ڕێنمایەکانی هاتوو چۆن ناکەن مەرجی تونوتۆڵیان تاونیە یان تۆمار نەکراون بەڵێ ئەمە نەبوونی بەڵگەنامە و مۆڵەت تاکە هۆکارە یا هۆکاری تریش ئەوەیە کە تانەوەی لەم ڕێگەیەوە ژماری ماتۆڕەکان لە ناو شاری هەڵەبجە کەمکەنەوە زیاتر چونکە لەبەرەوەی لە هەموو وڵاتانی دنیا ماتۆرسکیل هەیە پێم وتی کە هۆکاری گواستنەوەی بەکاردێنێ بۆی ڕاپەڕانی شکاری ڕۆژانە بەڵامە تەنها کێشەمان لەگەڵەوەیە کە ماتۆڕانە لەبەرەوەی سوورێکی زۆری فراوان لەکەوێتە پارێزگای هەڵەبجەوە بە شێوەیەکی نایاسایی داغڵی هەرێمی کوردستانە بن و هیچ ئەولیاتێکی و مەنەفێسێکیان لەگەڵانە ناتوان لە هەرێمیش داغڵ بکرێن سەبەبی ڕئیسی ئەوەیە کە تۆمار نەکردنەوە لە بەڕێوەبەرایەتەکانیان خاوەنەکانیان نادیارەوە شۆفێرەکانیان مۆڵەتی لێخوڕینیان نیان لە کاتی لێخوڕینە ئەو مەرجانەی کە دانراوە پەیڕەو بکرێت بەکارێنانی کڵاو دەستکێش جێبەجێ نەکراون ئەو ماتۆڕانی کە لە شارەکانی ناوەڕاست و خواروی عێراقیان ئەوانە بە ڕسمیەنە ناو هەرێمی کوردستان با بڵێنەوە شاری هەڵەبجەش بەتایبەت ئەوانەی کێن زۆربەی زۆری لە پارێزگای کەرکووک وێنە ناو هەڵەبجە لە ساڵی 2011 لە بەڕێبرایەتاچووی پارێزگای سلێمانی ماتۆرسکیل تۆمار ناکری ئەوانیشی لە کەرکووک وێن مەنەفێسیان لەگەڵایە و یاساین ئەتوانێت بچێتەوە لە کەرکووک تۆماری بکا بە ناوی خۆیە لە بەرۆی لە تۆمارکردن لە پارێزگای سلێمانی ڕاگیراوە ناتوان لێرە تۆماریکا بێ بچێتەوە بۆ ئەویش شۆفێرەکانیش ئیلتیزامیان نییە بە و یاسا و ڕێنمایانەوە ناگەڕێنەوە کە لێ تۆماریکردن بیکەن بە ناوی خوانێ مش لێرە دەستیان بەسەرات زۆری ژمارەی ماتۆرسکیل و کێشەکانیان تەنها لە شاری هەڵەبجەدا نییە بەڵکو لە زۆربەی شار و شارچکەکانی باشووری کوردستان ئەو کێشەیە هەیە لەم بارەشەوە بۆ بەدواداچوونی زیاتر شاری هەڵەبجە بەجێ دەیەڵم و بەرەو شاری هەولێر دەکەومەڕێ سەرەتا سەردانی بازاری کڕین و فرۆشتنی ماتۆرسکیلەکان دەکەم لە هەولێر دەمەوێت بزانم وێ ڕای بڕیاری قەدەغەکردنی ئەم هەموو ماتۆرسکیلە چۆن و لەکوێوە دەهێنرێت ئێوە لێرە کڕین و فرۆشتن بە ماتۆڕەوەکەن ئەم ماتۆڕانە سەرچاوی سەرکیان لەکوێوە هێننەوە لە سین دێتن لە وڵاتی سین بە بەسڕەدا ئەگوازرێتەوە بۆ ئێرە لێرە ژماریان ئەکرێت ناکرێت ئەگەر بکرێ بە باشماق بۆمان بێ بە ئیبراهیم خەلیل مەمنون دەبین وەڵڵا نەتان پرسیوە لێرە لە پۆلیسی هاتوو چۆن نەڕۆشن سەردانتان نەکرێت بۆچی ژمارەتان نادرێت پۆلیسی هاتووە بۆ وەزارەتی ناوخۆ بۆ محافەزا ناکرێت وەڵامیان چی ئەوان وەڵڵی دەرێ ناکرێت هەدەرێ ڕاوەست جارێ بەڵێ ئەی ئێستا ئەم ماتۆڕاناڵن لێرە بۆ نمونە ئێوە کە ئیفرۆشن لە هەر شوێنەکە ماتۆڕ سوارەکان بیانگرن پۆلیسیات و چۆ دەست بەسەر ماتۆڕەکان ناگرن هۆکارەکەی چییە؟ فەریدێنەوە سەرەمە دەرەن دەبی پارەمان دەوێت شکات لێ دەکەین وڵی کارەکەی ڕقم ناکرێت ڕقم بکرێ باشە زۆر ئەمە کێشەی بۆ ئێوە دروست کردووە؟ ئارێ وەڵڵا گۆمەرگ بکرێتن ئەوە هەم لۆ هەرێمی کوردستان داهاتەکە دەگەڕێتەوە ڕسومات دەبۆ مروری باشە لە عدودی ئەوە لە عدودیش گۆمەرگ بکرێ باشە لە ئیبراهیم خەلیلی باشمان هەموو داهاتە ئەیسا لێرە ئەم ماتۆڕانە لا ئێوە ناگیرێن بەڵام بچنە دەرەوە ئەگیرێن دەرگیرێتە هۆکار چێ لا ئێوە ناگیرە و کێشیانە ئەچنە دەرەوە گیرێن لێرە بەس لێرە ڕاگیرەیە بەڵێ بەس لێرە ڕاگیرەوە مە بەس ئەو لێرە دەیفرۆشین بە زۆری لە بۆ ئەوکان دەڕوە ئەوە لە بۆ دیهاتەکان گوندەکان لۆ کەمپەکان ئەوان کێشیان نییە مەبەستەکەم ئەوەیە بۆچی ماتۆڕەکان مەسەرەن لێرە پۆلیس سیهات و چۆن نایب مەسن پێتان بڵێ کێشەکەی ئەوەیە هەتا خەڵکێک کە لێتان ئەکڕن بزانن و نەگیرێن ئێمە چەندجار سەردانیان دەکەین ڕقەمان لۆ بکەن ڕقم بکرێ با خەڵک زەرەر نەکاتن ئەنگۆش هەر مشکلە چکرد ماتۆڕ بچی سیارەی ئیجرات یاسایی لەگە بکرێتن ئینجازەیان دێنێ ئینجازە هەیە بەس ئەوە ئەعلان ناکەن بە فەرمی بانجەوەکان بکەن باشە پۆلیسی هاتو چۆ لێرە حەقی بەسەر ئێوە نییە کڕین و فرۆشتن بە ماتۆڕەکانەوەکەن ئەی کڕیارێکەکەی ماتۆڕێک ئەبا و بۆ نمونە دوای 2 ڕۆژ 3 ڕۆژ یاخود هەفتەیەک زیاتر ئەگیرێت دەست بەسەر ماتۆڕەکە ئەگیر ئەمە کێشەی بۆ ئێوە دروست نەکرد و دوای بێتەوە لای ئێوە پێی دەرێن کاکەوە مەنە پێستی نیە ئەوە بەس کەتەلۆکە مواسفاتی ماتۆڕ بەس بۆ زیارشتوها ئەو پارچە وەڕقەیە ئەوە لە بۆ زیارشە ماتۆڕێ هیچی دەگەدانێت ئەوە کاکە وەسڵ دەخوا ئێوە چۆن گرێ بەستەکەن لێرە کە ماتۆڕێکە فرۆشن ئێمە بەرپرسیی لە گرتنی ماتۆڕ بێ مەنەفێست تێبینیشمان ینی ئەمانە مەنەفێسیشیان نییە ناوانە هیچیانێک کەتەلۆکی لەگەدەیە پۆلیسی هاتوتۆش چوە دەرەوە ئەیان گرێت
ئەگەرچی ماوەی 4 ساڵە هێنانی ماتۆرسکیل بە بڕیارێکی بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێم قەدەغە کراوە، بەڵام لەم بازاڕەدا دەگوترێت هەموو ماتۆرسکیلەکان لە وڵاتی چین بە ڕێگەی شارەکانی بەسرە و کەربەلا دەهێنرێن بۆ هەرێمی کوردستان. هەوڵمدا یەکێک لەو کەسانە بدوێنم کە ئەم کارە دەکات، بەڵام ئەو کەسە ئامادە نەبوو لەو بارەیەوە قسەمان بۆ بکات و هیچ زانیاریەکی نەدرکان. حەز ناکەی دەرکەوی. گەرچی هێنانی ماتۆرسکیل قەدەخە کراوە، بەڵام کڕین و فرۆشتنی ماتۆرسکیل لەم بازاڕەدا قەدەخە نییە و هەمووان بە شێوەیەکی ئاسایی کاری خۆیان دەکەن. بەڵام لەگەڵ کڕینی هەر ماتۆرسکیلێک و دوورکەوتنەوەی لەم بازاڕ و بەکارهێنانی لەسەر شەقامەکان بە بیانووی نەبوونی مەنەفێس و بەڵگەنامەی فەرمی دەستی بەسەردا دەگیرێت. ئەو ماتۆڕانە کە ئەبینی ماتۆڕێکی ێجگار زۆر لەم بازاڕە بوونی هەیە، ئەمانە کە کڕیارێگەیان کڕێت و ئەڕات بۆ نمونە دوای ڕۆژێک دوو ڕۆژ ئەگیرێن، ئەمە کێشەی بۆ خاوەن دوکانەکان دروست نەکردووە. دوکانەکە حەقی نیە دەرێ وەستە چ دوکانی دەگاداتێمە وەکو خۆمان ئێستا زیاتری مەوادە داواتیمانەیە، بەڵام دوکاندارەکان وەستەشی داتی دەرەکا کە بەس زیاری مەدەنی عیدیمەیە. ئەو ڕۆژە کوڕێکی سووری هات فەقیرەی زێری خێزانی هینا فرۆشتی مدەی ناسین هینای زێرەکەی فرۆشتی هات ماتۆڕێکی کڕی لە دوکانی تەنیشتم بە 485 دلاری ڕۆی لەو سەری ئەو تراڤلایەتەی ئەلێ مرو لیانستان هەر هەمان ڕۆژ هەمان ڕۆژ هەمان سەعات لیانستان فەقیرە هات و ئێرە دەگریا. ئەی بۆچی پۆلیسی هاتوچۆ بێ هەر دەستگایەکی تری ئەمنی بێ، بۆچی نایەخ مەسەلەن لێکۆڵینەوە یاخود سزای خاوەن دوکانەکان باکە مادام ژمارەی نییە یاخود ڕێگریان لێ بکات، بۆچی کەسێک ئەگرێ کە وەکو تۆڵی محتاج بۆ پێویستی پێ بووە. ئەی باشە ئەو بە هەزاران کەس لەو بازارەوە لەسەر کارێ بەڕێ دەچی ئایلەیە ئێستا ئەمن تەرەکەی برێ و ئیشەی مەکادی چی بکەم؟ ئەو دوکانانە هەمووی ئەوی ماتۆر فرۆشە برێ کاکە ماتۆری مەکرە ماتۆری مەفرۆشە ماتۆری مەینە ئەدی چی بکە؟ لە کاتی گەڕان و بەدۆدا چوونەکانمان لەسەر شەقام و کوچە و پۆڵانەکانی هەولێر چاومان بە هاتوچۆی چەندین ماتۆرسکیل کەوت کە لەلایەن ماتۆر سوارەکانەوە بە شێوەی نەگونجاو و بە دەرد لە مەرجوو ڕێنمایەکانی هاتوچۆ بەکاردەهێنران. زۆر جاریش بەو هۆکارەوە ڕووداوی هاتوچۆ و قوربانی لێکەوتۆتەوە. بەپێی دوایین زانیاری و داتاکانی بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەولێر، ڕووداوەکانی هاتوچۆی ماتۆرسکیل لە ساڵی 2016دا بە بەراورد بە ساڵی 2015 بۆ دوو هێندە زیادی کردووە. بە جۆرێک لە ماوەی ساڵی ڕابردوودا گەیشتووەتە نزیکەی 230 ڕووداوی هاتوچۆ. ئەمە جگە لەو ڕووداوانەی کە تۆمار نەکراون کە ئەوانیش بە سەدان ڕووداوی دیکە مەزەندە دەکرێت. ڕەنگە هەرە ئەم هۆکارەش وای کردبێت کە هێنانی ماتۆرسکیل بۆ هەرێمی کوردستان قەدەخە بکرێت. لەم بارەیەوە لەگەڵ وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هاتوچۆی هەولێر گفتوگۆ دەکەم. 5 ساڵە بە یەکجاری هێنانە ژوورەوەی ماتۆرسکیل قەدەخە کراوە. هۆکاری ئەوە چی ئەتانەوەی لەو ڕێگەیەوە کۆنتترۆلی زۆری ژماری ماتۆرسکیلەکان بکەن؟ بەخۆی یەکێک لە هۆکارەکان لەوانە ئەوە بێتن، دوای ئەوەش هەموو جۆرێک قەدەغە نەکراوە، تەنها ئەوە قەدەغە کراوە کە لە مەنشەی خۆیان ئەو زۆر ماتۆرسکیلانە بەکەڵک نایەن. لە بۆ نمونە ئێمێستا کاتی خۆی جۆرێک لە ئۆتۆمبیلی هندی هەبوو داخلی هەرێمی کوردستان دەبوو، چەند کۆمپانیاکینیان دوای ئەوە کە تەماشامان کرد مواصفاتی تۆمارکردنی تێدا نیە، ینی شروعی مەتان و ئەمانی تێدانە قەدەغە کرا ئەو جۆرە ئۆتۆمبیلە بێتن. بە هەمان شێوە ئەو ماتۆرسکیلانش زۆریان کە تەماشا دەکەی مواصفاتی تۆمارکردنی تێدانی چکە شروعی مەتانە و ئەمانی تێدانە، بۆیە ئەوانە ڕێگان پێنەدراوە. بەڵام زۆرە ماتۆرسکیلی کەش هەیە داخل دەبێتن ئەوانەی بە شێوەیەکی ئاسایی دێتن، یعنی کە شروعی تۆمارکردنی تێدابێت. لە بۆ نمونە ئەو ماتۆرسکیلانەی هاتوچۆکە ئێستاوە لە بەردەم بەڕێستانەوە زۆریان ئەوە تازە داخلی هەرێمی کوردستان بووە و کراوە بە پارێژ زۆر کراوە، بەڵام هەرچی شروعی پێویستە لە بۆ سەلامەتی لە ماتۆرسکیلەکە هەیە. ئەو دوکاندارانی کە کڕین و فرۆشتن بە ماتۆرسکیلەوە ئەکەن باسی ئەوەکەن کە ئێوە گوایە ژمارەیان نایەنێ بەڵگەنامەی فەرمیان بۆ ناکەن، بۆیە خەڵکیش ناچارەکە بە شێوەیەکی نایاسایی بەکاریان بێنێ. هۆکاری ئەو بۆچیە گەڕێتەوە؟ ئێوە بۆچی ژمارەندایەن بە ماتۆرسکیل؟ خۆی بەپێی بڕیارێکی بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێم نزیک لە 4 ساڵ دەبێتن هیچ ماتۆرسکیلێک لە سنوورەکانی هەرێمی کوردستانەوە
داخل نەکراوە لەو جۆرانەی کە ئێستا دەیانبین لە بەرچاوتان طبعا لەبەرەوەی ئەوانە شروعی تۆمارکردنیان تێدانی و مواصفاتی تۆمارکردنیان تێدانە ئەوانە کە هاتوون با خاوەن دوکانەکان گلەی ئەوەش بکەن بەڵام ئەمە پێشتر پێمان ڕاگەیاندون تعامل بۆ جۆرە ماتۆرسکیلانە نەکەن کە مەنشەیان دیار نییە و بە مەنەفێز داخلی هەرێمی کوردستان نەکراون ئێمە هەمومان ئاگادار کردوونەتەوە چونکە پێمانوتون کاتێک کە ئێمە دەستیان بەسەدا دەگرن کە خاوەنی ماتۆرسکیلەکان دێنەوە یەخەتان دەگرن ئێمە پێیان دەڵێن مەنەفێز بێن کە مەنەفێستیش نێن ئێمە لە بۆیان تۆمار ناکەین کێشە لە نێوان کڕیارەکە و لە نێوان خاوەن دوکانەکان دروست دەبێت ئەوە نییە بڵێ ئێمە ئاگادارمان نەکردوونەوە بۆ دەشزانین ئێستا ئەوان بە شێوازێک داخلی هەرێمی کوردستانی دەکەن ئێمە دەزانین ئەوان دەچن لە ڕێگای مینای بەسراوە یاخود لە خاڵی مدیرێ حدودیەوە لەوێندە لە ڕێگای ئیرانەوە داخلی عراقی دەکەن لە دوای ئەوە دەهێنە شاری کەرکووک لەوێ تەفلیشی دەکەن پارچی دەکەن لە دوای ئەوە بە شێوەی پارچەوی یەدەک سپێرپارت داخلی هەرێمی کوردستانی دەکەن کە ئێمە لە ڕووی یاساییشەوە ناتوانین ڕێگری لە هاتنی سپێرپارت بکەین لە بۆ ماتۆڕسکیلانێک کە تۆمار کراون یاخود لە بۆ بازرگانی کردن ئەوانە کە دەیهێنە هەرێمی کوردستان بە شێوەی سپێرپارت لێرە دووبارە پێچی دەخنەوە دەیکەنە ئەو ماتۆرسکیلانە کە ئێستا ئێوە لە بەرچاوتانە مادام وایە بۆچی ئێوە لە دوکاندارەکانەوە یاخود ئەو کەسانی کە بە جملە بە کۆ ئەم ماتۆرسکیلانە ئەفرۆشنەوە بە خەڵکی تر بۆچی لەوێ و دەستیان بەسەردا ناگرین پێتان وانی ئەو کاتتوانن بە شێوەیەکی باشتریش کۆنتترۆلیان بکەن تا ئێمە وەکو هاتوچۆ ئێمە مەسئولین لە شقام شتێککە لە شقام بڕۆتن بەڵام کە لە دوکانەکانە ئەوە کێشەی ئێمە نییە خۆی ڕاستە دەبێت لایانی حکومی لایانی تر هەیە پەیوەندیدار دەبێت ڕێگری لەو شتە بکاتن بەڵام ئێمە وەکو هاتوچۆ ناتوانین بچین شتێک لە ناو دوکانەکە ئێمە دەستی بەسەدا بگرین بەڵام کە هاتە شقام ئێمە مولزەمین کە دەستی بەسەدا بگرین بەڵێ باس لەوە کرێ لەم ساڵانەی دواییە بە تایبەت ئەم 2-3 ساڵی ڕابردوو ڕووداوەکانی هاتوچۆ بەهۆی ماتۆرسکیلەوە ڕووی لە زیادبوون کردووە قوربانیەکانی شەڵبەت بەو بۆنەیەوە زیادیان کردووە ئەو داتا و زانیاریانەی کە لە بەردەستی ئێوەیە ڕاستی ئەم قسانە ئەسەلمێنێت وایە بێگومان طبعا ئەو هەڵمەتێک ئێمە دەستمان پێ کردووە زیاتر 2 ساڵ دەبێت کە ئەوە حاصلەکەیتی کە لە بەرچاوتانە هۆکاری ئەوەش کە هاندەر بوو کە ئێمە هەڵمەتە دەست پێ بکەین بەڕاستی ئەو کێشەی کە ئێستا لە شاری هەولێر هەیە لەوانەیە لە هیچ شارشتری هەرێمی کوردستان نەبێ بوونی ڕێژەیەکی زۆری ئاوەرە و خەڵکی کاسب لە هەرێمی کوردستان کە هەمووی خەڵکی نەدارن کە وای کردووە ماتۆرسکیل بەکاربێنن ئەو کێشەکەی لە بۆ ئێمە دروست کردووە چونکە ئێستا لە بۆ نمونە ئێمە هەر لە 2015 122 ڕووداوی هاتوچۆمان هەبوو کە تەنها ماتۆرسکی تێدا تەرەف بوو یاخود هۆکار بوو لە بەکەوتنیان لە 2016 ئەو ڕێژەیە بۆ 2 قات تقریبی بۆ 226 ڕووداو کە هەمیشە لە ڕووداوی ماتۆرسکیلیش قوربانی هەیە مردن یاخود زاندار بوون تەماشاشمان کرد ئەو ڕووداوانە کە دەکەونەوە 100% ماتۆرسکیلەکان تێدا تۆمەتبارن لە بۆ کەوتنەوەیان چونکە شوفێری ماتۆرسکیلەکان هەمیشەوە هەست بەخۆیان دەکەن کە ئەوان چۆن دەڵی پایسکلێک لێ دەخۆڕن بۆیە کاتێک کە دەگەنە سە ترافیک لایتێک کە هەمیشە خۆی دەبێت پایسکلیش بوەستێتن دەگەنە سە ترافیک لایتەکان لە بۆ چرای سوور ناوەستن یاخود لە شقامەکان کە لە شقامێکی فەرعیە و داخلی شقامی سەرەکی دەبن بەبێ وەستان دێن یاخود لە شقامی سەرەکی بە ئاراستی پێچەوانە دەڕۆن ئەوە وای لێ کردووە کە ڕێژەی ڕووداوەکان زیاد بێتن ئەموو وای کرد ئێمە هاندەر مامێتن بۆ ئەوی ئەو هەڵمەتە دەست پێ بکەین کە تاکو ئەو ڕۆژ بەردەوامی هەیە ماتۆر سوارەکان چی بکەن بۆ ئەوەی لێرە ماتۆڕەکانیان دەستی بەسەردا نەگیرێ بۆ نمونە مەرج و ڕێنمایەکانی ئێوە چییە بۆ ئەوەی ماتۆر سوارێک بتوانێت بە شێوەیەکی ئازادی و یاسایی بە شێوەیەکی یاسایی بە شقامەکان چۆکە چەند لایەنێک دەگرێتەوە بەر لە هەموو شتێک دەبێت ماتۆڕەکەی تابلۆی هەبێتن تۆمار بکرێتن ئەگەر مانەفێستی هەبێتن ئەوە شروتە یاساییەکانی تۆمارکردنی ماتۆڕەکە لایەک خۆشی دەبێت مۆڵەتی شوفێری هەبێتن شروتی دوم دوای ئەوش پێداویستەکانی سەلامەتی بەکاربێنێتن و هەنگاوی چوارەم پابند بێ بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ هاوشانی ئۆتۆمبیلەکان ئەو کاتە بێگومان بە ئازادی دەتوانێت لە شقامەکان بڕۆتن لە بۆ نمونە ئێستا ئێمە لە تۆمارکردن 7638 ماتۆرسکیلمان هەیە لە شقامەکان زۆر بە ئاسایی دەڕۆن تۆمار کراون خاوەنەکانیشان هیچ کێشیان نییە مۆڵەتی شوفێریشان هەیە ئەوانەی تۆمار نەکراون چەند ئەوانەی تۆمار نەکراون دیارێت چکە ئێمە ئیحسایەمان لە بەردەست نییە ئامار و زانیاریەکان باس لە زیادبوونی ڕێژەی قوربانی و ڕووداوەکانی هاتوچۆی ماتۆرسکیلەکان دەکەن بۆ دانانی چارەسەر و کۆنتترۆلکردنی ئەم بارودۆخە لەگەڵ سەرۆکی ڕێکخراوی سەلامەتی هاتوچۆی ڕێگەوبان گفتوگۆ دەکەم و دەمەوێت لەو بارەیەوە ڕای ئەو بزانم لە هەرێمی کوردستان ئەبینی بۆ ڕێگەگرتن لە ڕووداوەکانی هاتوچۆ یاخود لەو کێشانەی کە بەهۆی ماتۆرسکیلەوە دروستە بێ ئێستا ماتۆرسکیلەکان دەستگیرەکەن ئایا ئەوە چارەسەرە یاخود ئەبێت سیستەمێک هاوشێوی وڵاتانی تر بۆ دابێنێت
کاکێ من ئەگەر جەنابە ڕەنگە دەریشۆ بینی بێ لە وڵاتانی دەرەوە زۆربەی زۆر ماتۆرسکیلە وایکە بوون نەگەلێکێک لە وڵاتەکان بینەوە وڵاتی یۆناان ڕەنگە ڕێژەی ماتۆرسکیلیان زیاتر بێ لە ئۆتۆمبیل و لە زۆربەی وڵاتەکانی ئەوروپا بە هەمان شێوەیە بەڵام ڕەنگە لەوێ سیستەمێک هەبێ بۆ چارەسەرکردن و بۆ سەلامەتی بەڵام لە وڵاتی ئێمەدا بەداخەوە بە زۆربۆری زۆربەی کات ئەم ماتۆرسیلانە دێن بەبێ ئەوەی کە بیری لێ بکرێتەوە کە چۆن بەکار دەهێنرێ و جۆری سەلامەتیەکەشیان چۆنە چونکە مۆڵ ماتۆرسکیل مەرج نییە هەرمێر منداڵێک کە سەر دەکەوێت تەمەنی 10 ساڵ یا 12 ساڵ یا 14 ساڵە لەو ڕێژەی کە بۆی دیاریکراوە لە تەمەنی سەروی 16 ساڵ ماتۆرسکیل لێ بخورێ لەو ڕێژەیە کەمترن یانی تەمەنەکە کەمترە کە لی دەخورێ زۆر جار ڕووداوەکان لەمە دروست دەبێت بۆیە پێویستەکەوە مەرجی سەلامەتی لە شوفێری ماتۆرسکیلدا هەبێت بۆ نمونەگەر باسیکەین پێویستە کڵاوێکی تایبەتی ئاسنی لەسەردا بێ بۆی لە هەر کاتێکی ڕووداندا کە پێکدادان دروست بوو یا کەوت سەری بەر شەقامەکە ئەکەوێت نەبێتە هۆی لە ناوچوونی بەڕاستیەکەی یان جۆرە قایشێک هەیە دەبێت بیبەستێ بەڕاستی فسفۆرێکی تایبەت هەیە بە شەوان ئەبێ ماتۆرسکیلا ئەم شوفێرە بیبەستێ بەڕاستی بەڵام لە کوردستانی ئێمە ڕەنگە جۆرە سەلامەتیەکە فراهم نەکرابێ و لەگەڵ ئەوەشدا ڕەنگە ئەو کوالیتەی ماتۆڕی کە بۆ ئێمە دەهێنرێ جیاواز بێ لەگەڵ ئەو ماتۆرسکیلانەی لە دەرەوەدایە بەڕاستیەکەی سەبارەت بە کۆنتڕۆلکردنی ئەو کێشانەی کە بەهۆی زۆری ژمارە ماتۆرسکیلەکانەوە لە شارەکانی هەرێمی کوردستانە بەدیەکرێت چی بکرێت باشە؟ دەکرێت بە شێوەیەکی پێویست ئەو ماتۆرسکیلانە داخلی کوردستان بن نەک بە شێوەیەکی کابراایکی بازرگان ئەگەر بۆ بەرژەوەندی خودی خۆی بێ بچە کۆمەڵێک ماتۆرسکیل بەبێ مەجەکانی تونند و تۆڵی بەبێ ئەوەی کەڕەچاوی ئەو ماتۆرسیلە ئایا لەگەڵ ئەو شەقامانی کوردستانی ئێمەدا دەنجە هاوردە بکرێ ئەمە لەلایەک لەلایەنی دووەم بەڕێوەبەرەتەکانی هاتوچۆ ئەرکێکی قورستریان دەکەوێتە سەرشان بۆ ئەوەی کە بە شێوەیەکی چڕتر لە سەر شەقامەکان چاودێریان بکەن و نەهێڵن ئەو کەسانەی کە مۆڵەتیان نییە واتە ماتۆرسکیل بەکاربهێنن و ئەوانی کە تۆمار نەکراون لە بەڕێوەبەرەتەکانی هاتوچۆ لە شەقامەکاندا گوزەر بکەن بەڕاستی ئەمە ئەبێتە هۆی کەمکردنەوەی ڕێژەی قوربانیانی هاتوچۆ بە تایبەتی لە ماتۆرسکیلیشدا